سنن و فەضائیل فەرقەکەی چییە؟ طبعاً سنن ئەوەیە کە پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم کردوویەتی. فەضائیل ئەوەیە یا با بڵێن سنەنی مطلق ئەوەیە هەندێک وای ناو ئەبن هەندێک پێ ئەڵێن فەضائیل ئەوەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم نەیکردووە، بەڵام تۆ وەکو فەضیلەتێک زیادەی ئەدەیتە ئەیکەی. قەت نەبووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ڕیوایەتێکە لە ئەثەرێکە وارد بێ لە شەو ڕۆژێکە 30,000 ئەستەغفر الله کردبێ، بەڵام تۆ ئەتوانی 30,000 ئەستەغفر الله بکە بە بیدعەتیش حساب ناکرێ، چکە لە بابی فەضل لە بابی سنەنی مطلقە. یان قەت نەبووە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لە ڕیوایەتێکە بڵێ بەیانی زوو یەکسەر چوو بۆ جومعە لە ڕۆژی جومعە بەیانەکەی زوو ڕۆژ هەر سنەتی کرد حتا وەکو کاتێ خەتیب هات. بەینەما لە کوتوبی با بڵێن فقه واردە کە ئەڵێ یەکێک لە ئیشەکانە لە تەبکیر بۆ نوێژی جومعە کە زوو ئەڕێ بۆ نوێژی جومعە بریتێ لە سنەتی مطلق، هەر نوێژی سنەتەکەی نوێژی سنەتەکەی تا ئەو کاتێ ئیمام دی. یان لە حیاتی شێخی با بڵێن ئەبوو حەنیفەیە ئەیخوێنیتەوە ئیمام ئەبوو حەنیفەیە ئەفەرمێ هەموو شەوە 100 ڕەکعات نوێژی ئەکرد، شەو 100 ڕەکعاتە نوێژی ئەکرد، خۆ پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم نەیکرد. ئەوە لە بابی فەضلایە کە ئینسان ئەچێت جێبەجێ ئەکرد. یان زۆر کات حتا ئێستا ئێمە دیقەت بدەن ئێستا چەند ڕوقیەی شەرعی هەیە ئەو هەموو عالمە گەورە ئەیخوێنێت و ئەوانە یەک ڕوقیەی شەرعی ثابتمان نییە ئەو هەموو ئاەتە بخەیتە پەنایەک لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم وارد بەشتیوەمان نییە، هەمووی لە بابی فەضلایە. قونوت ئەو قونوتە دوور و درێژانە ئەخوێنین بەو شکڵەی ئێمە پێغەمبەر صلی الله عليه وسلم نەیخوێن بۆ لەناو عیباد لەناو باشترین عیبادە کە نوێژە. مەسەن تۆ جاری وهەیە دوعاءەکەی بۆ شیشان ئەو فەقیهێکم هەبوو لە لادێکە مەلایەتێکی دوعای کردو بۆ شیشانیش تەواو بووە. پیاوێکی پیریشی لێ زۆر قسە خۆش بووی وەڵڵاهی ئەم فەقیهەی تۆ وەکوایە دەست بگری لە پاس کاتێ پاسەکە ڕۆشتووە تەواو بووە ئیشەکە تەواو بووە تازە ئەوەکە دوعاەکە بۆ شیشان. تەسەوور کە مەسەن جاری وایە تۆ لە نوێژەکە ئەوە دوعات کردو بۆ موسڵمانە لە شیشان موسڵمانە لە سین موسڵمانە لەکوێ، خۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەی نەکردی. بەینەما ئەو هەمووی لە بابی چیە؟ لە بابی سنەنی مطلقەیە لە بابی فەضائیل. کەوا بوو جیاوازەکە ئەمەیە مەکاریمی شەریعەت بریتیە لەو عەبدایەتیە تەطەووعیانەی کە تۆ ئەیکەی. ئەزانی چی عەبدایەتی تەطەووعی ئەکەی؟ پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێت تەبەسسومک فی وجهی ئەخیک صەدەقە، زەردەخەنەیەکی تۆ بە سەدەقەوەت حسابەکە. یعنی جاری وایە لە ڕۆژی قیامەتە ئینسان کەسێکی قسەخۆش و ڕووخۆش و لەگەڵ دۆستەکانی و ئەحبابەکانی لە ڕۆژی قیامەتە اینجا بەخۆی ئەزانێ ئەی هاوار ئەم ڕووگەشی من لەگەڵ ئەم دۆستانەما چه ئەجر و پاداشتێکم دەستکەوتوتی. زۆر شتی تر جاری وا هەیە مجرد ئینسانی موسڵمان هەیئەتێکی موسڵمانانەی هەیە باشە خەڵک کە ئەیبینێ دینی بیر ئەکەوێتەوە، هەر مجرڕدی ئەمە یان هەندێک کافر کە ئەیبینە ڕقیان هەڵەسێ تووڕە ئەبن مجرڕدی ئەمە وەتە ئەجرێکی زۆر گەورە بووی فەزیلەتێکی زۆر گەورە بووی کە خۆی هەر دەرکی پێ نەکرد و هەستی پێ نەکرد. وهكذا کابوو مەکاریم ئەو بابەتە تووڕ و تەفسیلانیانەیە کە تۆ ئەیکەی بە تەطەووعی خۆت و عیبادەتیش بریتیە لەوەی کە فەرز کراوە لەسەرت. ئەمە لە مستەلەحی کێیە؟ لە مستەلەحی ڕاغیبی ئەسفەهانیە.